سڵاوتان لێبێ مناڵە چاوگەشەکان ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد بێ. خۆشحاڵم لە ماوەی مناڵانی کورسات لە بورگەی چیرۆکی داپیرە لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست شادە بمەوە. بۆ ئەم ڕۆژ وەک هەمیشە داپیرە کۆمەڵێک مناڵی چاوگەش و میوانی جوانی هەیە بۆ پێشکەشکردنی چیرۆکی داپیرە. هیوادارم کە چیرۆکی ئەم ڕۆژ جێگەی سوود بێ بۆ هەموو لایەکتان. وەک هەموو جارێک من پێویستە مناڵەکان بە ئێوەی خۆشەویست بناسێنم، بزانم ئەم چاوگەشانەی کە ئەمڕۆ میوانی داپیرن کێن هاتون بۆ ئێرە. بەخێر بێن. باشە بەخێر بێن سەرچاو. من ئەمێ ئێوە بناسم، بزانم کێن هاتون بۆ لای من، لە هەمان کاتە ئەمێ ئەو خۆشەویستانەی کە سێری ئێواکەن لە تەلەڤیزۆن بزانم کێیەکە میوانی داپیرێ. باشە ئادی سەرەتا لەم کاکە جوانە و دەستپێکیم بزانم ناوت چییە؟ مایکەکە بگرە. ئارش گیان تەمەنە چەنە؟ 9 ساڵی. ئەی ئافرم. خوێندکاری وایە؟ بەڵێ. ئەی ئافرم. زیرەکی لە قوتابخانە؟ بەڵێ. زۆر باشە. ئادی بزانم هاوڕێکانی کەونایان چییە؟ ئانی ئارە. ئانی گیان ئەی تۆ تەمەنە چەنە؟ 10 ساڵی. توش خوێندکاری وایە؟ باڵێ. ئەمڕۆ هەستت چۆنەکە لە لای داپیرەی؟ وەڵا زۆر خۆشە. زۆرە پێخۆشە؟ منیش زۆرم پێخۆشەکە ئێوە میوانی من. ئادی بزانم هاوڕێکانی کە و؟ سارین گیان تۆ تەمەنە چەنە؟ 11 ساڵی. ئەمێ بزانم باسی خوێندنگەم بۆ بکەی، بزانم لە خوێندنگە چۆنی؟ زیرەکی؟ زۆر زیرەکەم. ئەی ئافرین. من زۆرم حەز لە خوێندنگاش. ئەی ئافرم. ئەی حەزە لە چیرۆکەکانی داپیرەیە؟ زۆر باشە. دەی بزانین هاوڕەکانی کەونایان چییە؟ ئەدی؟ ناوت چییە؟ ڕۆمان سوورە. ڕۆمان گیان بەخێر بێ سەرچاو. پێ خۆشە لە لای داپیرەی؟ بەڵێ. باشە کەواتە تەوێت چیرۆکە بۆ بخوێنمەوە وایە؟ زۆر باشە. ئەی تەمەنە چەنە؟ 7 ساڵی. چوویتەتە خوێندنگە وایە؟ بەڵێ. زۆر باشە. کەواتەی تۆ بەردەوامە بێ خوێندنەکە و پەرەی پێبێ. ئینجا ئەزانم زۆریش زیرەکە بی وایە؟ ئەی ئافرم. دەی بزانین هاوڕەکانی کەتانایان چییە؟ ئاڵێ سەلاح. ئاڵێ؟ زۆر باشە. ئاڵێ گیان تەمەنە چەنە؟ باشە یەک تۆ زمایکەکە و بەرزترکە. تەمەنم 10 ساڵ. 10 ساڵە. باشە ئافرین. ئەی لە پۆلی چەنی؟ لە پۆلی 4 دەرسم بۆ 5. زۆر باشە. ئەی ئەتوانی پێم بڵی بزانم ئەم پشووی هاوینە سەرقاڵی چی بووی؟ سەرقاڵی وێنەکێشان و کاری دەستی. ئەی ئافرین. واتە شتانەژە زانی؟ کاری دەستی چیە زانی؟ دروستکردنی سەبەتە. ئەی ئافرین. کەواتە بێ سەبەتێ بۆ داپیرەش دروستکەی وایە؟ زۆر باشە. دەی بێ بە هاوڕێکێک و بزانین ئەو ناوی چییە؟ تۆ ناو چییە؟ ناوم سانە. سان. تۆ زەدەنگە بەرزکەرەوە با گوێم لێو بێ؟ ناوم سانە. ئەی ئافرین سان. سان تەمەنە چەنە؟ تەمەنم 10 ساڵە. ئەمڕۆ دڵە خۆشە لێرەی؟ بەڵێ. منیش دڵم خۆشە زانی؟ زۆر باشە. ئادی بزانین ئەو خاتونە جوانی تەنیشتە؟ گوڵەکەم تۆ ناو چییە؟ سانە. سانە. گیا خوشک و بران لەگە سان؟ ئاها ناوەکانتان نزیک بوو لێکەوەم زانی خوشک و بران. تەمەنە چەنە؟ 11 ساڵی. ئەی تۆ سەرقاڵی چی بووی ئەم شوێنە؟ من ڕۆژاناچم بۆ کازیوەی چارتە لەوێ فێری زۆشتی جوان. ئافرین. دەستخۆش. زۆرم پێخۆشەکە ئاوا زیرەکن و شتەزانن. ئەی ئافرم. کەواتە من زۆر دڵخۆشم ئەمڕۆ کۆمەڵێک مناڵی جوان و چاوگەشت لێرە هەموو زیرەک هەموو بەهرەمەندن لە لای داپیرە میوانن. لەبەرەوە داپیرەش چیرۆکێکی زۆر جوانتان پێشکەش ئەکا. باشە هیوادارم کە سوودی لێ ببینن. ئەگەر لە چیرۆکەکەشا پرسیارێکتان هەبوو لە داپیری بکەن بۆی وەڵامتان بەمەوە. باشە ئامادە ئێستا گوێ لە چیرۆکەکە بگرن؟ زۆر باشە. چیرۆکی ئەمڕۆی داپیرە باز لە چیەکە؟ درۆکردن. ناونیشانی چیرۆکەکەمان ئەڵێ درۆ هەر درۆیە ئەگەر یەک وشەش بێ. باشە بابزانین. لە دێر زەمانە شازادەیەک هەبوو کە پاشای باوکی کۆچی دوایی کردبوو. دوای ئەوەی کە پاشا کۆچی دوایی ئەکاو لە ژیانە نامێنێ، تەنیا یەک شازادەی کوڕی ئەبێ کە تەمەنێکی مناڵی هەیە لە دوای خۆی بەجێ ئەهێڵێ. بەڵام پێش ئەوەی کە بمرێ، مامۆستایەکی زۆر تایبەتی دابین کردبوو بۆ شازادە، بۆ ئەوەی کە فێری وانەکانی ژیانی بکات و بەردەوام چاودێری بکە و ئاگای لێی بێ. بەمەبەستی چی؟ پاراستنی لە ناحەز و دوژمنەکانی تا ئەو کاتەی بەتەواوەتی گەورە ئەبێ و ئەتوانێت دەسەڵات بگرێتە دەست. کاتێک کە شازادە بەتەواوەتی گەورە بوو، داوای لە مامۆستاکە کرد و پێیوت: مامۆستای بەڕێز، تکاو لێ یەکەم نامەوێ بەجێم بێڵی. باوکم وەسێتی بۆ کردووم کە هەرگیز واز لە ئامۆژگاری و حکمەتەکانی تۆ نەهێنم،
چونکە تۆ پەروەردەکارێکی زۆر لێ هاتووی. زیاتر فێری وانەکانی ژیانم بکە. مامۆستاکەش داوا کاریەکەی شازادەی پەسەند کرد و لە کۆشکەکەیە لەگەڵ شازادە بەردەوام مایەوە، بۆ ئەوەی کە بە بەردەوامی وانەی دانایی و حکمەتی فێر بکە. ڕۆژێکیان شازادە لەگەڵ پیاوماقۆڵانی شار کۆبوونەوە. لە دانیشتنەکەیە مامۆستاکەی ئامادە بوو، بەڵام جگە لەوەی کە چاودێری شازادەی ئەکرد هیچ قسەیەکی تری نەکرد. دوای ئەوەی کە کۆبوونەوەکە تەواو بوو، هەموو پیاوماقۆڵانی شار کۆشکەکەیان بەجێهێشت و لە دیوەخانی کۆشکە ڕۆیشتنە دەرەوە. تەنیا مامۆستا و شازادە لەوێمانەوە. دواتر شازادەکە بە مامۆستاکەی وت: مامۆستا، بۆچوونت چی بوو لەسەر دانیشتنی ئەمڕۆمان کە لەگەڵ پیاوماقۆڵانی شارا بوو؟ مامۆستاکەشی وتی: بەداخەوە قسەکانە زۆر جوان بوون، بەڵام ببوورە قسەیەکە کرد کە ڕاز نەبوو شازادە. شازادەش دەستی کرد بە پێکەنین، وتی: ئەگەر تەنیا یەک قسە بێ مامۆستا هەر هیچ نییە، کێشە نییە گەر درۆیەکیشم کرد بێ، واتە درۆیەک بە تەنیا هیچ کێشەیەکی نییە. شازادە ئەو ڕۆژە بەڕێی کرد، شەو داهات، دواتر ڕۆیشتە ژوورە نووسنەکەی خۆی و بە ئارامی خەوی لێکەوت. بەڵام مامۆستا ئەو شەوە خەو نەچوە چاوەکانی، چونکە ئەو بەباشی پەروەردەی شازادەی کردبوو، نەی ئەویست هەرگیز درۆ بکە، بەڵام کاتێککە درۆی لێبیست زۆر نیگەران بوو، چونکە هەستی ئەکرد بەشێکی تاوانی ئەو درۆیە ئەکەوێتە سەر شانی مامۆستاکە، لەبەر ئەوەی شازادە لەسەر دەستی مامۆستا پەروەردە بووە. بەردەوام بیری لە ڕێگە چارەیەک ئەکردەوە بۆ ئەوەی کە شازادە فێر بکە درۆ ئەگەرچی کەم بێ یان بچووک بێ هەر ناوی درۆیە، واتە درۆ ئەگەر گەورە بێ یان درۆی بچووک بێ لە کۆتاییە هەر درۆیە، چونکە مرۆڤ لە درۆیەکەوە فێری درۆی زۆرتر و زۆر گەورەتر ئەبێ، بەو هۆکارەش کێشەی زۆر دروستە بێ. کاتێک بۆ سبەی خۆر هەڵهات، مامۆستا لە ژوورەکەی چووە دەرەوە و ڕۆیشت بۆ گەنجینە ئاڵتونیەکەی پاشا. سکەیەکی ئاڵتونی لە گەنجینەکە هەڵگرت و هێنای. دەرگای خەزێنەکەی داخستەوە و بەرەو ژوورەکەی خۆی گەڕایەوە. دواتر لە کاتی گەڕانەوەیە پاسەوانێکی پاشا چاوی پێکەوت و بینی کە مامۆستاکە سکەیەکی ئاڵتونی پێیە. ئەزانن سکەی ئاڵتونی چییە؟ لەو سەردەمانەیە کە پاشاکان هەبوون، دراوەکانی ئێمە کە پێی ئەڵێن دراو ئەوان پێیان تووە سکە، کەواتە ئەو سکەیەکی ئاڵتونی لە ماڵی پاشا هێنا و بردی لەگەڵ خۆی، بەڵام پاسەوانەکە چاوی لێبوو. دواتر بەپەلە خۆی گەیاندە لای پاشا و پێیوت: مامۆستاکە سکەیەکی ئاڵتونی بردووە لە گەنجینەکە. پاشاش پێی سیر بوو، وتی: هەر ئێستا مامۆستان بۆ بانکەن بۆ ئێرە. کاتێککە مامۆستاکە هابووە لای پاشا بە تووڕەییەوە پێیوت: تەواوی سامان و سەروەتەکانم خستۆتە بەردەستی تۆ، هیچ پاساوێکن نییە بۆ ئەوەی کە ناچاربی دزی لە ماڵەکەی منا بکەی. تۆ هەر لە مناڵیەوە لێرە بووی، هەموو شتێکم پێبەخشیوی. تۆ منە لەسەر ئامانەت و دەستپاکی پەروەردە کردووە، کەواتە چۆن بوو تۆ سکەیەکی لە گەنجینەکەی من دزیوە؟ مامۆستاکەشی زۆر بە ئارامی وەڵامیایە و وتی: پاشای بەڕێز، ئەوە بە دزی لە قەڵەم نادرێ، چونکە من لە هەموو گەنجینەکەی تۆ تەنیا یەک سکەم بردووە. پاشا وتی: نەخێوانیە مامۆستا، دزی هەر دزیە، ئەگەر یەک دانە بێ یان زیاتر بێ. دواتر ئەو کەسەی کە یەک سکە هەڵەگرێ پێی ئەوترێ چی؟ پێی ئەوترێ دز. ئەو کەسەشی هەموو سکە و گەنجینەکە هاتزێ هەر پێی ئەڵێن دز، کەواتە یەک دانە بێ و هەموو گەنجینەکە بێ پێی ئەوترێ چی؟ پێی ئەوترێ دز. ئافەرین. لێرەیە مامۆستا هەستی کرد پلانەکەی سەری گرتووە،
لەبەروی پێشووتر کە پاشا پەروەردەی دەستی مامۆستا بوو یەک درۆی کردبوو بەڵام بە مامۆستاکەیوە درۆیەک هیچ نییە بەڵام کاتێک کە بینی مامۆستاکەی دزیەکی کردووە پێیوت من تەنیا یەک سکەم مردووە بەڵام هەمان قسەی مامۆستایی کرد کە ئەو پێشتر پێوتە بوو درۆ هەر درۆیە بەڵام ئەمیش پێی وتەوە دزی هەر دزیە باشە دواتر مامۆستاکە زەردەخەنەیەکی کرد و سکە ئاڵتونیەکەی لە گیرفانی دەرهێنا و فڕەیە بەردەمی پاشا وتی پاشای بەڕێز درۆش هەر درۆ بوو کە من پێم وتی ئەگەرچی یەک وشەش بێ ئەو کەسەی یەک وشە بە درۆ دەربڕێ وەکو ئەوە وایە لە هەموو قسەکانیە درۆی کردبێ تۆش دوێنێ یەک درۆ کرد دواتر وتە تەنیا یەک درۆیە زیانی نییە منیش بەم ڕێگەیە ویستم وانەیە کە فێر بکەم پاشا وێڕای ئەوەی کە داوای لێبوردنی لە مامۆستاکەی کرد هاوکە زۆر سوپاسی پند و ئامۆژگاریەکانی کرد لەو ڕۆژە بەدواوە تەنیا یەک پیچیشی بە درۆ دەرنەبڕی ئەمە بۆچی لەبەر ئەوەی فێر بوو کە ئەوەی ئەم کردوێتی هەڵەیە لە دزیەکەی مامۆستاوە بۆی ڕوون بووە کە درۆکەش هەر وەکو دزیەکە وایە درۆ هەر درۆیە دزی هەر دزیە کەواتە لێرەیە پاشا فێری وانەیەکی تر بوو لە ژیانیە باشە کەواتە پێویستە ئێمە هەمومان چی بکەین خۆمان لە درۆکردن بپارێزین بۆچی چونکە هەر کاتێک فێری درۆیەک بووین فێریشتی زۆر گەورەتر و درۆی زۆر گەورەتر ئەبین کاتێکیش کە بەردەوام بووین لەسەر درۆکردن کێشەکان زیاتر ڕۆمان تێئەکان کێشەی خێزانیمان گەورەتر ئەبێ ئەو کاتە ناتوانین سەرکەوتنیش بەدەست بێنین بۆچی چونکە قسەکانمان و ژیانکردنمان بە درۆ بەسەر بردووە باشە من چیرۆکەکەم لێرەیە کۆتاییەت بەڵام ئەمەیە ئێستا پرسیارتان لێ بکەم لە ساناوە دەست پێەکەم سانایگیان تۆ هەرگیز درۆ کردووە لە ماڵەوە لەگەڵ دایکێ یان باوکیانی هاوڕێکانە نەخێر ئەی ئافرم بۆچی نەو کردووە کە لەبەری ئەگەر تۆ درۆگەی ئەوش بە درۆکە پێی ئەزانوە ئەزانە ڕاستیە کەچی دوای ئەو پێی مایکەکە و ڕێک بگرە پێی خەفەتە بێ ئەی ئافرم کەواتە ئەگەر درۆ لەگەڵ کەسێکا بکەیت و دواتر ئاشکرابی کە درۆ کردووە ئەو کەسە زۆر نیگەران ئەبێ لەگەڵ ئەوەشا لەوانەیە خۆشەویستی بۆ تۆ کەم بێتەوە وایە ئادی مایکەکە بە سان بزانم سان ئەڵەچی لەسەر درۆکردن من قەت درۆ ناکەم ئەی ئافرم زۆر باشە هەرگیز نابێت درۆ بکەین زۆر شتێکی باشەکەی بۆچی لەبەرەوەی کارێکی دروست نییە ئەی ئافرم بزانم ئاڵەی گیان هەرگیز لە ژیانیا درۆی کردووە لەگەڵ کەسێکا و دواتر پەشیمان بوو بێتەوە ئەکسەر پەشیمانە بووە ڕاستێکی پێڵ ئەی ئافرم کەواتە هەندێک جار ئێمەی مرۆڤ لەوانەیە شتێک بە مێشکمانابێ بە هۆکارێک بمانێت درۆیە بکەین بەڵام دواتر کە هۆشمانێتەوە بەرخۆمان بیر لە چیەکەینەوە بیر لە شکارە ڕاستەکە ئەەکەینەوە ئەڵێ نەخێر نابێ هەرگیز درۆ بکەین وایە زۆر باشەکەواتە ئەگەر بمانەوە بکەین یەکسەر پەشیمانە بینەوە ڕۆمانگیان ئادی بزانم ڕۆمان قەت درۆکە نەخێر ئەی ئافرم منیش دەزانم کە تۆ درۆ ناکەی چونکە ناوەکەشە بەڕاستی پێوتم وایە ئەی ئافرم ڕۆمان تۆ پێ خۆش ئەگەر هاوڕێیەکە درۆ لەگەڵا بکە نەخێر ئەگەر درۆ لەگەڵا بکە هەستە چۆنە بێ بەرامبەری هەستم پێ و ناخۆشە وایە زۆر پێی بێتاقەتە بی بەڵام دواتر ئەگەر زانی و درۆی کردو کاتە چی پیاڵی ئاڵن هاوڕێکم نابێت درۆکی ئەی ئافرم زۆر باشە کەواتە پێویستە ئەگەر زانیمان کەسێک درۆی کرد چی بکەین ئامۆژگاری بکەین زۆر باشە ئادی بزانم گوڵەکەم تۆ سارین بزانم تۆ هەستە چۆنە بۆ درۆکردن چی ئەڵی لەگەڵ کەسێک کە بێوێت درۆیە بکەیان کەسێک ئەگەر گەورە بێیان مناڵ بێ درۆیەکە بەرامبەر بکە ئەو کاتە چی ئەڵی درۆکردن هەر هەستێکی باش نییە درۆکردن خۆشیش نییە کەسێکی بەرامبەر درۆ بەرامبەر بکات وایە زۆر ڕاستە بۆچی پێ و ناخۆش ئەگەر کەسێک درۆ لەگەڵ لەبەرەوەی درۆکردن کارێکی هەڵەیە ئەی ئافرم کارێکی هەڵەیە و بەڕێگەی زۆر خراپیشمانە بەوایە زۆر باشە ئەدی بزانم گوڵەکەم تۆ چی ئەڵی درۆکردن کارێکی زۆر هەڵەیە یعنی ئەو کەسی بەرامبرت کە تۆ درۆیەکی لەگەڵاکەی زۆر زۆر پێی خەمبارە بێ ئەگەر تۆ پێشی ناڵێکە منگاڵتەم کردووە لەگەڵتا ئەو زیاتر خەفەتەخوات و زیاتر دڵتەنگە بێت. ئەی باشە پرسیارێکە لێکم ئەگەر بۆ نمونە تۆ ڕۆژێک درۆیەک لەگەڵ یەکێک لە هاوڕێکانە بکەی دواتر هەستکەی کە ئەو
ئەو شتە پێ و ناخۆش بۆ و پەشیمان بوویت مەسەلەن درۆ کردووە ئەو کاتە هەستە چۆنە بیان چی ئەڵی لەگەڵ هاوڕێکەکە یعنی زۆر دڵسەنگە من بەس لە دوایی ئەگەر ڕۆژە بیبینمەوە پێی ئەڵم ئەی ئافرم کەواتە نابێت شەرم لەوە بکەین ئەگەر ڕۆژێک هەڵەیەکمان کرد بۆ منە کاتێک درۆیەک ئەەکەین شەرم لەوە ناکەین کە ئەو ڕۆژە درۆمان کردووە ئەچین ڕاستیەکە ئەڵین بۆچی لەبەری بەوە ئێمە کارێکی باشە ئەەکەین و خۆشەویستیمان بۆ هاوڕەکانمان دووپاتەکەین و متمانەشمان زیابێ وایە ئادی بزانم کاکە گیان تۆ درۆکارێکی هەڵێ نابێ قەت لەگەڵ هاوڕێکە تا بکەیە بێ هەڵ هاوڕێکات تا ڕازگۆ بیت فەرین جگە لە هاوڕێکەش لەگەڵ کێکەیە پێویستە قەت دایک و باوک و خزمەوە گرنگترین کەسن لە ژیانی هەمومانە کە پێویستە ڕازگۆترین کەس بین لەگەڵیان بۆچی؟ زانمەزانی بۆچی؟ چکە درۆکات کارێکی هەڵێ خۆی گەورەش پێی ناخۆشە ئافرم زۆر باشە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان درۆژ بکەین کارێکی هەڵەشمان کرد ئەچین چیەکەین داوای لێبوردن داوای لێبوردون لە هاوڕێکەمانە لە دایک و باوکیشتان وایە؟ بەڵ زۆر باشە ئافرم کەواتە چیرۆکەکە زۆر بەسوود بۆ ئێوە سوودتان لێبینیوە من زۆرم پێخۆشەکە ئاوا بۆ شێوازە تێگەیشتون اینجا من ئەمێ بەڕاستی سوپاسی دایک و باوکی هەموو لایەکتان بکەم کە ئێوە لە ڕێگەی کازیوەکانەوە کە بە یارمەتیدەری مناڵپارێزی کوردستان کە هەمیشە خزمەت بە مناڵانی کوردستانەکە کۆمەڵێک شوێنی باشی کردوێتەوە بۆ خولەکان کە هەر یەکێک لە ئێوە فێری کۆمەڵەشتی باش بۆتیایە من بەڕاستی زۆرم پێخۆشە دڵخۆش بووم بە ئەوەی کە مناڵێک هەستەکەم بە هەرێکی تایە لە ڕێگەی خولەکانەوە فێری کۆمەڵێک بابەتی باش و هەروەها زمان و کۆمەڵشتی باش ئەبن مەسەن وەکو ئاڵێوەتی کاری دەزڕەنگینی ئەکە هەریەک لە ئێوەش دڵنیام کە هەرێک یەکتان شتێکی باش دەزانن کەواتە من سوپاسی دایک و باوکی هەموو لایەکتانەکەم کە هەمیشە پاڵپشتی مناڵەکانن کە پاڵپشتی ئێوەیان کردوبووی کە بەشداری لەو خولانەیە بکەن من زۆر سوپاسدانەکەم وەک هەموو کاتێکیش مناڵپارێزی کوردستان وێ ڕای ئەوەی کە ئەو هەموو شتە باشەی کردووە بۆ مناڵان هەموو بەرنمەیەکی چیرۆکی داپیرەش کۆمەڵێک دیاری ئامادە کردووە کە دیارەکانیش گۆڤاری پەپولەیە بۆ هەر یەکێک لە ئێوە کۆمەڵێک بڕگە و بابەتی باشی تایە کە وەکو دیاری پێشکەش بە مناڵە چاوگەشەکانەکرێ و لەلایەن بەرنمەی ماوەی مناڵانی کورسات بە تایبەتیش چیرۆکی داپیرە جا من ئەمانە هەر یەکێکتان پێم خۆشە ئەمە گوڵەکەم تۆ بێ بە هاوڕێکانە لە ماڵەوە جوان بیخوێننەوانێ و سوودی باشی لێ ببینن باشە؟ کۆمەڵێک بابەتی بە سوودی تایە هەوڵ بەم بیخوێننەوە بۆ هاوڕێکانتان بۆ خوشک و برای بچووکتان بۆی کە کۆمەڵێک وانەی باشی تایە لێوەی فێرە بن باشە چیرۆکی ئەمڕۆی داپیرە کۆتایی هاو من دڵخۆش بووم بە ئامادەبوونتان مناڵە چاوگەشەکان وەک هەمیشە داپیرە ئەمڕۆژ بەرنمەکەی و چیرۆکەکەی کۆتایی هات تا بەرنمەیەکی تری ماوەی مناڵان و چیرۆکی داپیرە کاتێکی خۆش خواتان لەگەڵ.